سەرەتا بەخێر بێن بەسەر چاو. من ناوم مسلم سیروان عەلی، پیشەم ئیشی کاسبە، ئیشی تورشات دەکەین. ماوەی بۆ 8 ساڵە بێ ئەم تورشاتە، حەوت بۆ 8 ساڵە بێت ئەم تورشاتەمان داناوە، تورشاتی سلێمانی لە بازاڕی کەلات ڕوکنی یاوچەرخ. خۆشم بۆ 5 ساڵە، 4 بۆ 5 ساڵە بێ خەریکم بە بەردەوامی خۆم دروستیەکەم تورشاتەکە. وەکو مناسبی ئەمە ڕاستی ئێمە جارێکی کەش بەشداریمان کردووە. لە ڕاستیە ئیشی تورشات وەکو ئیشێکی کەنیە، شتێکی یاکەزایی نیە، ئیشێکی قورسە لە ڕاستیا بێ زیاتر پەرەی پێ بێ، چونکە زۆر بە جوانی ئەبێ خەریکی بی، شتەکە تۆزێ ناسکە لە ڕاستیە. وەکو بەشداریکردنیش ئەوەی ڕاستی بێت ئێمە حەزمان کرد زیاتر شتەکە ئاشناکەین بە خەڵکەوە بەرهەمەکانمان. بۆ نمونەوە ئێستا تورشاتی سوورە، ئەوە تورشاتی زەردە بەعەمبەوە، ئەوە تورشاتی گێلاس، ئەمە تورشاتی ڕبەنادە، ئەوە تورشاتی تەمەرندە، ئەمە تورشاتی تیژە گیراوەی خۆمانە. ئەم تورشاتانە 5 بۆ 6 نوع بەردەسە لای ئێمە. بۆ منە زەیتونی مەسریە، زەیتونی ئیسپانیە، تکسانە، فەڕەنسیە. بەڵێ ئەوە خەیارە، ئەو خەیارە خەیاری هەندیە عەفوو. ئەمە مەحشیە، ئەم مەحشیە خۆمان دووشیەکان لە ڕاستیە خەیاری ئێرانیشمان هەیە. ئەلحەمدوللا، سوپاس بۆ خوای گەورە، نەبێ بە وەسب و شتێکی و ئەلحەمدوللا خەڵک لە ئیشی ئەمە زۆر ڕازیە. ئێمەش لە ڕاستیە ناو خەڵکە ئەلحەمدوللا معروفین، سوپاس بۆخوا خەڵک لێمان ڕازی بووە تا ئەم دەخە. وڵات دەستخۆشی لەم جەماعەتی خاتوو لەیلا و کاک عومەروانەکەم ئەمە چەند ساڵە ئەم فیستیڤاڵیانە کردێتەوە لەم پارکە، خەڵکی بەرهەمەکانی خۆی عەرزەکات. ئێمە شۆکو یەکێکین لەو کەسانە کە هاتوونە تورشاتی خۆمان عەرز کردە لێرە و هەم ئەو خەڵکە ئیسفاداکات و هەم ئێمەش ئیسفادە لە دەستی ئەو خەڵکە ئەبین. هیوادارم هەمیشە بەردەوام بێت هەموو ساڵێکەم شتە، چونکە ئافرەت لە ڕاستیە زۆربەی لە کۆمەڵگەی خۆمانە، ئافرەتی کۆمەڵگەی خۆمان هەمیشە لە ماڵەوەن. بەڵام ئەم فیستیڤاڵا کرێت بۆ منە لەگەڵ مێردەکانیان لەگەڵ عایلەکانیانە دێنە دەرەوە، هەم ئەم بەرهەما بین و هەم بێتاقەتێکیانیش دەرەچێت لە ماڵەوە. تورشاتی شاهانەیە. بۆ ئێمە تورشاتەکە بە گیراوەی خۆمان، تورشاتێکە گرینەوە پێڵێن تورشاتی شاهانە، ئەو بووە تایبەت بۆ خاص ئینسانی خۆیەتی با بڵێ کە حەزکا بەو تورشاتە. ئەمە نرخی تورشاتەکەمان ئێستا تورشاتی با بڵێ سوورەکەمانەیە کیلۆی دێن بە 3000، تورشاتی زەردەکەمانەیە کیلۆی دێن بە 3000. بەس بەڵام وەکو تەمەرندەکە و ئەم تورشاتە تیژە و متەبەسەکەەوە کیلۆی بە 4000. بەس بەڵام ئەگەر گیراوەکە خۆمان بیگرینەوە ئەوە سەرێکی جیاواز. دەستخۆشیتان لێ یەکەم، هیوادارم هەر سەرکەوتوو بن، لەشتان ساغ بێت. زۆر سپاسان دەکەم. هیوادارم ئەم فیستیڤاڵە شەروا بەردەوام بێت، چونکە زیاتر خەڵک پەرەبا بە شتەکان، یعنی ئێستا کەسی وا بینی ئیشی دەستیەکە لە ڕاستی ئیشێکی زۆر جوان و تایبەتی کردووە. لەشتان ساغ بێ و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. دەستەکانتان خۆش بێت.